ڕۆژ دوای ڕۆژ ڕووباری سیروان مەترسی کەمبوونەوە و وشکبوونی زیاتر دەبێت و لە ئێستاشدا بە تەواوی کاریگەریە نەرێنیەکانی وشکە ساڵی لەسەر دەرکەوتووە. پسپۆڕێکی سەرچاوەکانی ئاویش دەڵێت بەدەر لە وشکە ساڵی دروستکردنی چەندین بەندە و پرۆژەی ئاودێری و گرتنەوەی ئاوی ڕووبارەکە لە وڵاتی ئێرانەوە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان هەیە. دیارە دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی کە یەکەمیان دروستکردنی ئەو بەنداوانەی کە لە وڵاتی ئێران دروستکراون لەسەر ڕووباری سیروان کە نزیکەی 13 بەنداوە لەگەڵ بەنداوی بچووکە لەگەڵ تونێلێکە کە ڕێگریەکە لە هاتنی ئاوە زیادەکان کە لە بەنداوەکانەوە دەرەچێت بۆ ناو خاکی هەرێم. ئەمە کێشەی سەرەکیە لەبەرەوەی 70% لە ئاوی ڕووباری سیروان لەلایەن ئێرانەوە دابین نەکرێ بەداخەوە 70% ئێمە بێ دەستی لێ بشۆرین لەبەرەوەی هیچ هیوایەک نییە لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و بۆەوەی چارەسەری ئەو کێشە بکەن لەگەڵ وڵاتی ئێرانەوە تەنها ئەو 30% ئەمێنێتەوە کە لە ناوخۆی وڵات دابینەکرێ. ئەویش بەداخەوە هیچ بەنداوێک تا ئێساکە دروست نەکراوە بۆ بتوانین ئاوی تیاگەلد بدەینەوە بۆی بتوانین ئەو ساڵانەی کە وشکە ساڵی ڕووەدا بتوانین چارەسەری کێشەکان بکەین و حکوومەتی هەرێم ئەیتوانی بۆ نمونە لەو ماوەیە لەسەر بەنداوەکان نزیکەی لەسەر ڕووبارەکان عفو نزیکەی 7 بەنداوی دروست بکردایە بەڵام بەداخەوە تا ئێساکە دروستی نەکردووە. لە سنووری گەرمیانیش نەتوانراوە سوود لە ڕووبارەکە وەربگیرێت و هیچ بەنداوێکی لەسەر دروست نەکراوە و کاری کارگەکانی چەولم لە ڕۆخی ڕووبارەکە هێندەی دیکە ژینگەی ڕووبارەکەیان وێران کردووە و ڕێڕەوی ئاوەکەیان گۆڕیوە و هۆکارێکی سەرەکین بۆ بەفیڕۆچوونی زیاتری ئاوەکەی و وشکبوونی سروشتی ناوچەکە. دیارە ڕووباری سیروان وەک لە زۆمی کامێرەکەتانەوە دیارە بە تەواو ژینگەکەی وێران بۆ لە ناوچووە بۆتە شوێنی ئەتوانین ئەو ناوی لێ بنین کە هاوڵاتیان و هاونیشتمانیانی گەرما پێڵێن ئەنفالکردنی سەر سیروان بەداخەوە ئەمیش هۆکارێکی سەرەکی گەڕێتەوە بۆ بوونی ئەو کارگەوکانی چەولمانەی کە لەسەر ڕووباری سیروان هەیە کە ئەزانین ساڵ لە ساڵ و ڕۆژ لە ڕۆژ بێ و کانانە زیاد دەکا کە ئەمەش بەهۆی دەرهێنانی ئەو چەولم و مادەخامانەی لەسەر ڕووباری سیروان بە مەسی قازانجکردنی تاکە کەسی بۆ خۆیان خەسارێکی گشتی لە دەڤەرەکە ئەدەن و هەتا کوێستانی نیان هێشتووە یاخود نەکراوە ببێتە شوێنێکی گەشت و گوزار و چاوی گەشتیارانی خواروی عێراق بۆ ئێرە ڕابکێشێتەوە بێتە سەرچاوێکی ئابووری باش بۆ ناوچەکە کە ئەمەش بەشێکی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ بێدەسەڵاتی یاخود بێدەربەستی بەرپرسانی سنووری گەرمیان هەر لە بەرپرسیەکەمەوە هەتاوەکو ئاخر بەپرسکە لە پەیوەندیدارن بەم بابەتەوە و لایەنی دۆمی ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی ناوچەی گەرمیانیان پشتگوێ خستووە. ڕووباری سیروان تەنیا بە درێژایی نزیکەی 15 کیلۆمەتری تەنیشت قەزای کەلاردا 27 کارگەی چەولمی لەسەرە کە ڕۆژانە هەناسەکانی ئەم ڕووبارە دەخنکێنن. لە ئێستادا هیچ سیمایەکی سروشتی پێوە دیار نییە و بەپێی وتەی شارەزایان ئەمساڵ ڕێژەی لە 170 ئاوەکەی وشک دەکات و بەهۆی کەمی بەست و بەندە و پرۆژەی ئاودێری لە هەرێمی کوردستان ناتوانرێت سوودی لێوەربگیرێت و بۆ ساڵانی داهاتوو ناوچەکە و هەرێم تووشی قەیرانێکی سەختی کەم ئاوی دەبنەوە. هاوەر محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.